السلام عليكم. آه، قليك بخير بن من رضا يوسف بقي لبرنامجي تري بانغواز شعر تشاوا قينا وخومتان او وقت برنامجي ام حفت معنا كاك شاوا خوي قرار بو شعرك لشعر كان خوي انتخاب كاتو توضيحي بو بعد. من فرق سناكم كاك شاوا جان سلام بخير بي سر شاو بزانين شت انتخاب كرقا بو مان. سلام سر چاوم کاک ڕزاگان. من شێرێکم انتخاب کردەوە ناو لووتکەی ئامانج. لووتکەی ئامانج وەڵین شێعرەکانی منە لە زمانی دانیشتووییم و زمانی جوانیم. لەم کتێبا کە ناوی هەرێمی شەو کە بەڕێز عەزیزی ناسری زەحمەتی کێشاوە جەمی کردوسەوە وە چاپی کردووە. ئەگەر لێرە تەماشا بکەی ئەمە شێری لووتکەی ئامانجە، شێری لووتکەی ئامانج کە تاریخەکەی بەخشە نووسیاوە 1961. یعنی ئەو وەختە من تازە چوومەتە تاران و 19 ساڵ عمرم بووگە، وەلێ بەدلیوە قەبلەن ئاشنا بووم بە شێری گۆران و معرفیشم کردو بە ڕەفیقەکانم لێنە. ئەم شێرە جز ئەوڵین شێرەکان منە بە سەبکی جەدید. طبعا جوانی شێری من لە بەرنامەیەکی قەبلیشە وەبزانم شێرێکم خوێندەوە بە ناوی وتوێژێک لەگەڵ هیوا. لازم بوو لە باسی بکەم، بە نەزەرم نەگەیشت، وەلێ کولەن شێری من شەباهەتی هەیە بە شێرێکە لە ئینگلیسیا پێژن سپۆکن وۆرد، یعنی فرەتر وەک شێری قسەکردن واسە تا وەک شێعر. منزومەوەتە شێری کلاسیک بەرعەکسە، گۆرانش هەتا سپۆکن وۆرد قسەکە فرەتر. مەسەڵەن ژێ کوردستان گەڕام دۆڵاو دڵ پێوام نە لە شار و نە لە دێ نەمدی کرد وەک تۆ جوان بێ، هەر وەکو قسەکردن واسە. ئەمە سەبکێکە کە بە تایبەت ئیسا فرە ڕەواجی پێیا کردووە، چونکە ئیسا ئەو تمایلە لە شێعرا کە شێعر فرە شەباهەتی بێ بە قسەکردنی عادی، بەوە کە پێژن زوانی ڕۆژانە. طبعا ئەدەبیات شێریش و نەسیش، یعنی پەخشانیش، هەر ئەو تەمایلە ئەو گرایشە تیا قەویە. وەلێ مەخسووسەن لە 60 ساڵ بەلێسەوە شاید زیاتر لە وەختێکەوە کە بیتلەکان دەستیان پێکرد، یا دوایە باب دیلان و جان بایز بەیەکۆ دەستیان پێکرد. تەمایلی و گرایش لە ناو ئەدەبیاتی نەسلی جوانە ئەوە بوو کە ئەو جۆرەکە قسەکە وەهاش شێعر بێژێ، ئەو جۆرەکە قسەکە وەهاش گۆرانی بێژێ. ئەمە لە ئیسلاح ئینگلیسیە پێژن سپۆکن وۆرد. من وازام شێری منش تقریبان واسەوە ئەو شێعرەکە قەبلەن خوێندمانەسەوە بەیەکەوە، وەختارێ دەرکەوتی دڵکەوتە، ئەو شێعرە خولاسە عان لەبیرم نییە. ئەو شێعرە ئەگەر دقت بکرێ وەسە قسە بکەی وتوێژەکە لەگەڵ مەفهومێک یا حاڵەتێک بەناوی ئومێد، وەلە واخەن وەسە ملەتە کەسێکا قسە وەسە ملەتەکە ڕزا قسە بکەم. لووتکەی ئامانجش تقریبان واسە، وەلێ هێشتا هەر بەو جۆرە دەرنەهات، هێشتا تەشبیهاتێکی هاتیە کە احتیاجی بە تۆزیح هەست. بە هەر حاڵ لووتکەی ئامانج بۆخشن ئەمە ئەوێتە هەرە و شعرنەوەی تر وانە؟ ئەمە شێری نەوە، بەڵێ ئەمە دووەمین شێری نەوی منە کە لە تاریخی ئەدەبیاتی منە سەبت کراوە. ئەوڵین شێری نەوی من ناوی بووکی کۆسکەوتووە کە هەر تقریبان لەسەر ڕەواڵی قەبلیە، فرەتر بەحسی خەم و ئیعدام و
ئەوانە سەوەری لووتکەی ئامانج ڕوو بە ئایندەیە لە ئیسلاحی ئەدەبیات مەکتەبێکی پێژن فوتوریزم یعنی ئایندەگەرایی لە ئەدەبیاتە ولی ئایندەگەرایی فقط مربوط نییە بە ئەدەبیات مربوطە بە بیرکردنەوە كلن نسل جديد نسل جوان مثلا ئێستا فەرزکەین ئەم نسلی جدیدە کە لە دنیا هەزیا لە ئێرانە هەست لە شۆرشی جنا بووە نسلێکە کە فرەتر تماشای ئایندە کات تماشای گوزەشتە بکە ولی خب لە گوزەشتەش غافڵ نییە ئەمە بەحسێکی زۆر مهمە ڕاستەکەی مەخصوصەن لەم وەختا کە ئومێد کەمە ئەلعان ئومێد کەمە لە دنیا فرەتر ناومێدی هەیە فرەتر نیگەرانی هەیە لەم شرایطە نظر بە ئایندە فوقالعادە مهمە من شێرێکی من هەیە کە ئێوە بڵاوتان کردوتەوە بە دەنگی یادی بەخێر ناسیحی مەردۆخ بەناوی دنیای ئارزوویەم عینەن دنیای ئارزوویەم باسی دنیای ئایندەکە ویلا وەختە دنیا وجودی نەبووە یا ئیسش هەتا وجودی نییە دوایش لەبەرەوە لووتکەی ئامانجش لووتکەی ئامانج یعنی ئارمانی من یا هەدەفی من وەک کێفێک واسە کە قولەکەی مهمە بگەیتە قولە ولی ئەم شێرە نیشانەی ئەوەیە کە تۆ بۆ ئەوە بگەی بە قولەی ئارزوی خۆت یا قولەی هەدەفی خۆت ئەشێ چەنە زەحمەت پێشی ئەشێ چەنە ڕەنج پێشی و مەخصوصەن ئەگەر حرەکەتەکە لە شەوا بێ یعنی تاریک بێ مەشخەڵێک نەبێ مەشعلێک بەدەستەوە نەبێ ولی ئەم شتێرە خاصی بۆسە بلەخە لە ناوەڕاستی ئەژێ بلەخرە ئەو شەوە تەواوە بێ شەو تەواوە بێ و سەحەر باشە و بڕوا و سەحەر بێ ئەمە لە زۆر شێری کوردی و فارسی و هەموو زوانەکانی ترا ئەم ئومێدە هەیە هیچ وەخت بەشەر ڕزایەت نادا بۆ کە شەو ئەبەدیە هەمیشێژە شەو معلومە سەحەر بە شوێنێتر ئەم شێریشە لە ناوەڕاستیە ئیتر واردەی وە بێ کە سەحەر مەسەڵەن نووری سەحەر پیا بێ ئومێد لە دڵا زیندووە بێ ئیتر هەرچی خەستگی و مانویەتی و ئەوانەیە ئەچێتە کەنارەوە ئێنەرژیەکی ترەگرێتە ئاگەی بە لووتکەی ئامان ولی ئەم شێرە خاصیەتی وەسوختی ئێژگەی بە لووتکەی ئامانج ئەحساسی ئەوە کاکە عەزیزێکی هەیە خۆشەویستێکی هەیە کە ئەو خۆشەویستە لەگەڵ ئەوە هەدەفە ئەویش لە سێبەری لووتکەی ئامانجی ئەم کەسا سەری ئەنێتە سەر باوەشی و ئارەقی تەوێڵی ئەسرێ و مانویەتی لە لەشی لابە ئەمە مەفهومی ئەم شێرێکی توولانی نییە من ئەی خوێنمەوە بۆتان دوایە ئەگە خۆت لە هەر جێگەیەکە فکرت کردو احتیاجی بە تۆزیح هەیە سوال بکە من تۆزیحت بۆ بەڵێ بەسەر چاو باشە دەی باش ئێستا من شورە پێ لووتکەی ئامانج شەو بوو شەوێکی تار و ڕەش وەک دەرونی دێ و درنج یا وەک چارەی نەنووسراوی کوردی بێبەش شەوێکی بێتروسکایی کە تاریکی لەم ئاسۆ تا ئەو ئاسۆ بوو نە زەردەخەنەی ئەستێرە بەرچاوە کەوت نە ریزە هەڵپەرکەی کۆ بوو نە بزەی مات و خەمگینی حەوتەوانان شەو بوو وەها لە پەنجەی پرهێزیدا ئەیگووشیم ساتێ سەد جار ئاوات مەخواست بە گۆڕە و شار نەمانگە شەو ڕووناکیە خستە بەر پێم نە حەتا شوێنی ڕێبوارێ هاتە ڕێم تەنیا و بێکەس بە پێی بلوقاوی و لەشی زامارەوە بەڕابەری چۆلەچرای ئومێد و بەس زیخەڵانی بەربڵاوی ژینم ئەبڕی هەر لە پەساش بەدەستی توێخ پێوە نەما و ئارەقی تەوێڵم ئەسری چەند هەورازم کردن شێو چەند خۆم بە شاق و داخادا بەڵکو بگەمە لووتکەی کێ و چەند جار بە کۆڵێک زامەوە چوومە شرای مەرگ و دیسان گەڕامەوە بەڵامی تر تاریکیم پێ نەئەبڕا تیرەی پێڵاوی تاقەتم خەریک بوو لە یەک ئەپسرا تاکو لەپڕ پرشکی ئەستێرەی بەیان
پەردەی ڕەشی شەوی تا خوارێ دادڕی، تاوێکی زۆری پێنەچوو تاویش هەڵات، تاوێکی زۆری پێنەچوو تاویش هەڵات، پڕنەشئەتر لە سەد بادەی کە لە تەزێن، ناوچاوی گرژی شاخەکانی کردەوە بە ماچێکی تاسشکێن. منیش لە سێبەری لووتکەی ئامانجمدا تاوێک نووسم، کاتێک کە چاوم هەڵبڕی، ئەما تۆ بووی لەسەرینم، ئەی نۆبووکی جوانی ئاواتی شیرینم. سەرمت گرتووە سەر باسک، بە دەست و پەنجۆڵەی ناسک، ئارەقی تەوێڵمت ئەسری. 1961. دەست و چاو خۆش بێت. ئشکاڵی نییە هەروە لە ئەوڵە و مەسەڵەن بند بیخوێنیت و ڕەبتی بە یا تەوزیحی فرەتر لەبەی لەسەری؟ هیچ شکالێکی نییە کە بەرنامەکە من هەر بۆ مەداناوە وەنیە. وایە ئەوەڵین تەسویری شەوایت، ئەو وەزیەتی دیکتاتوری و حاڵەتە کە ئێمە تەجربەمان کردو، مەخسەن وەختە من بە مناڵی تەجربەم کردووە، هەو نەسڵەکانی منیش تەجربەیان کردووە، حتا نەسڵی بەر لە منیش، دوو نەسڵی بەر لە منیش هەر تەجربەیان کردووە. شەو بووە، یعنی استبدادێک تاریکیەکی زاڵ کردەوە سەر جامعە. ئەمە لەوە دەست پێکا شەو بوو، شەوێکی تاڵ و ڕەش، وەک دەرونی دێ و درنجێت. ئەمە ئەفسانەیە، دێ و درنجێک وجودی نییە، وەلێتر دەرونی دێ و درنج قاعدەتەنە بێ زۆر ڕەش و تاریک بووێ، یا وەک چارەی نەنووسراوی کوردی بێبەش. لێرە لەواخا بە شتێکی مشتەرەک ئشارەکە، یعنی ئەم حاڵەتی استبداد و تاریکیە و خەفەقانی سیاسیە عمومی خەڵکی کوردی بێبەش داگیرەکە، یعنی بۆ معنایە کۆمەڵگای کوردەواری هەمووی بێبەشە لەو وەزعیەتا کە ئەم شێرە باسێکە. یعنی ئەو استبدادە سیاسیە شامڵی کوردی بێبەشە بێ کە چارەی نەنووسراوە، یعنی سەرنوشتی بەدەستخۆی تعین نەکراوە، چارە نەنووسراوە. شەوێکی بێ تروسکایی تەوانیانی نوری زەعیف، شەوێکی بێ تروسکایی کە تاریکی لەم ئاسۆ تا ئەو ئاسۆ بوو، یعنی ئوفقی ئەملا تا ئوفقی ئەولا تاریکی داگیری کردو. نەزەر دەخەنەی ئەستێرە بەرچاوە کەوت، تەوان تشبیهەکە بۆ بلەخە شەو دروستە تاریکە، بەڵام وەخت ئینسان تەماشای ئاسمانەکە هەتا ئەو وردە نورانە کە لە هەسێرەکانەوە دەرتێت تۆلێک دڵخۆشیەدا بە ئینسان. ولی ئەگە ئەویشە نەبێت چی؟ ئەگە ئاسمان تەواو تاریک بێ، مەسەن هەور بێ، نە زەردەخەنەی ئەستێرە بەرچاوە کەوت، نە ریزە هەڵپەرکەی کۆ بوو، کۆ مەجموعەیەک ستارت لە ئاسمانە کە لە فەرهەنگی کوردیان تشبیهەکەن بە ریزە هەڵپەرکێ، یعنی وەسە جەماعەتی دەستی هەڵپەرکیان گرت، کۆ هەر بۆیش کەلیمەی کۆیان بۆ بەکار بردووە. ئەستێرەی کۆ جەماعەتێکن، کۆلێکتیڤێکن، نە ریزە هەڵپەرکەی کۆ بوو، نە بزەی مات و خەمگینی حەوتەوانان. حەوتەوانانش حەوت ئەوە کە پێژن بە حاڵ تەنیا لە کوردیانیە، چون ئاسمان بۆ هەموو کورەی زەمین وەکو یەک واسە. حەوت ئەستێرە دوو دانە حەوت ئەستێرەیە هەن، دانەیەکیان پێژن ورچی گەورە، دانەیەکیان پێژن ورچی چکۆلە، دوو بیاخسەڵ و دوو بیاکبەر. حەوتەوان لە کوردیا پێڵەن حەوتەوانان، یعنی هەفت ئەستێرە. ئەوش حتان نەبوو، ئەوش بەرچاو ناکەوت، یعنی ئەو نەشەوەکە فراگیر بوو، داگیرکەر بوو، بە هیچ جۆرە کونایەکی ڕۆشنایەتیان نەبوو، یا لە واقعا هیچ جۆرە جنبش و جموجوڵ و حرەکەتێک لە ناو جامعەن نەبوو بە خاتر استبداد شەدید. تقریبا واسە، و لە مەخصوصەن لە ئێرانی ئەو وەختا ئەو زەمانە شتێک ڕوویدا بوو بە ناوی کودەتای
28 مرداد کە بلەخە دەورانی مصدق و 12 ساڵێک لە ساڵی 1320 تا 1332 نوعێک فەزای کراوە لە ئێرانە لە جامعە ئێرانە بوو و لە وەختە کودتا کرا و مصدق گیرا و کەوتە زیندان بۆ ماوەی 6-7 ساڵ هیچ حرەکەتێک لە جامعە ئێرانە نەبوو گشتیان سەر کوتە کرد ئیعدامیان نەکرد ئەدامگەلی دەستی جەمعی کریا لەو دەورانە مثلا وارتان مەشهورە لە شێری شاملووە وارتان سخن نەگۆفت ئەنواعی خەفەقان ئەنواعی استبداد ئەنواعی وەحشیگەری لە وەختا کریا بۆەوە هیچ حرەکەتێک نەبێت لە واقعیەتەوەیە ئەو زەمانە بەخمە بەشێکە لە تاریخی کوردەواری لە شاری سنا من و حدودی 20 نەفەرتر لە جوانانی ئەو زەمانە دەستمان کە بە نووسینی شعارمان ئەنووسی شەو بە دیوارەکانەوە حدودی مانگێک ئەو کارمانە کرد کە مثلا 5-6 جار ئەو کارمانە کرد لە ئەنواعی شوێنی لەو شوێنانە کە فرەتر ئەبیلا شعارمان نووسی فرەتری شعارەکان تەبان هەر منم نووسی چونکە هەر من کوردی مەزانی و میش فرەتر کەلمەی بژی ئازادی منووسی کە تەسەوەرەکەم لە سپارتاکوسەوە هەتا ئیسە بژی ئازادی ئاعتباری خۆی لەدەست نەداوە چونکە ئازادی هەر ئارزووە هەر هەدەفێکە بۆ تەلاش بەرحەڵ بەڵام ئەمە تەنها لە سنا ڕوویدا ئەو وەختە ئەگەنا مەسەن من هاتم بۆ تاران لە تارانە هەر ئەو استبدادە هەر ئەو خەفەقانە هەر ئەو چاوەدێری ساوە کۆمانە بەسەر تەواوی نەسل جوانە بوو لەبەرەوە مێژۆک و فەردێکە خۆم لەژێر محاکەما بووم لەژێر محاکمەی دادگای نظامیە بووم جوانێکی 19 ساڵە ئەمە واقعیەتی زندگیم بوو کە هیچ یعنی دنیا بوو بە شەو لەبەرچاو لە زندگی منە لە زندگی منە هاونەسڵەکان شەو بوو وەها لە پەنجەی پڕهێزی دای گوشیم ساتێ 100 جار ئاوات مخواست بە گۆرە و شار گۆرە و شار ئیستلاحێکی ئەفسانەیە گویا ئەفسانەی مەزهەبی گویا وەختێک ئینسان ئەمرێ عینێنە قەور وەختێکە عینێنە چاڵ ئەو چاڵە فشارێدا لە حاڵەکە خۆ ئەم بردووە ئەحساسێکی نییە وەڵێ ئەفسانەی مەزهەبیە کە ئەگەر مەسەڵەن کەسێکیان نیات چاڵ خودی گۆڕەکە فشاری بۆ تێرێت یعنی گۆرە و شار نەوەک عەزابی دوای مەرگە لە ئەفسانەی مەزهەبیە ێژە ئەو نە فشاری بۆ هاوردم ئەم شەوە ساتێ 100 جار ئاوات مەخواست بۆ گۆرە و شار یعنی گۆرە و شار هێشتا خاستر بوو لەوە نەمانگە شەو ڕووناکی ئەخستە بەرپێم نە حتا شوێنی ڕێبوارە هاترم پرجا لە بام قسە ئەم بەشە جوابی قسەکەی تۆدات نەش نەمانگە شەو ڕووناکی ئەخستە بەرپێم نە حتا شوێنی ڕێبوارە گەنی کەسێکی تر کارێکی کردبێت کە من بە شوێن ئەوە بچم کارێ بکەم تەنیا و بێکەس بە پێی بلوقاوی و لەشی زامە بلوق تەبانیانی بلوق لە فارسیە پێژن تاوەل ناظام لە زانەکانی تراشیە بە پێی بلوقاوی و دیارە ئەو نە چوو بوو بەڕێگا و ناڕەحەت بوو پای بلوقی کردبوو لەشی زامار بوو بە پێی بلوقاوی و لەشی زامارەوە بەڕابەری چۆلە چرای ومێد یعنی تەنها شتێکە حرەکەت ئێنەرژیەدا بە من ئەوە بوو کە ئومێدێکم بوو ئومێدەکەم وەکو مەشعلێک وا بوو چۆلە چرایەک وا بوو بەڕابەری چۆلە چرای ومێد و بەس زیخەڵانی بەربڵاوی ژینم ئەپڕی هەر لە پەساژ بەدەستی توێخ پێوە نەما و ئارەقی تەوێڵم ئەسری چەند هەورازم کردن شێو چەند خۆم بە شاخ و داخادا بەڵکو بگەمە لووتکەیکەوە چەند جار بە کۆڵێ زامەوە چوومە شەرای مەرگ و دیسان گەڕامەوە شەرای مەرگ اصطلاحێکی کوردیە یعنی تۆ ئەچیتە حاڵەتی مەرگ بەڵام نەمردووی دووبارە گەڕێتەوە دووبارە ئەچیتە حاڵەتی مەرگ دووبارە گەڕێتەوە ئەمە لە فەرەنگی جوانی کوردیا شەباهەتی هەیە بە ئەفسانەی
پرۆمێتەیە ئەفسانەی پرۆمێتەیە ئەسبام کرد پرۆمێتە هەرچی ڕۆژە خواکانی یونان کە خواکانی یونان زدی بەشەر بوون پرۆمێتە بە دیفاع لە بەشەر ئاگری هاوردووە داوێتە تەحویل بەشەر خواکان محکومیان کردبوو کە هەرچی ڕۆژە ئەی کوژن و دووبارە زینویەکەنەوە هەرچی ڕۆژە ئەی کوژن و دووبارە زینویەکەنەوە لە دوانی کوردیشا شەرای مەرگ وایە شەرای مەرگ ئەوەیە کە ئینسان ئەگەی بە حەدێک کە ئیتر ڕازیە بە مردن وەلە دووبارە هەر نامرێ یعنی حاڵەتێک لە ناعلاجی لە ناگوزیری تا سەرحەد مەرگ بەڵێ تا سەرحەد مەرگ چەند جار بە کۆڵێک زامەوە چوومە شەرای مەرگ و دیسان گەڕامەوە ئەم تەسویرێکی زۆر قەویەتر یعنی تۆ تەواوی بەدەنت بوو بە زەخم کۆڵێک زام ها بە پشتۆ ئەچیتە شەرای مەرگ و دیسان ئاگەڕێتەوە نە ئەمری و نەجێ نگەهوێتەوە بەڵامی تر تاریکیم پێ ناوڕە یعنی گەیشتومە جێگەیە کە ئەم تاریکیە نەمەتوانێت عبور بکەم لە تاریکیەوە تیرەی پێڵاوی تاقەتم خەریک بوو لە یەکە بچڕا پێڵاو یعنی کەوش بەڵێ تیرە لە ئیسلاحی هەورامیە بەو چەرمێژن کە لە ژێر کلاشە ئەیکێشن یعنی بێتە باسیەوە کە پێڵاوی کلاش بتوانێت ئاوا مستەقیم بێ گەناگە پێڵاوی نەبێت و خۆ ئەگەر بەشاگە تیرەی نەبێ پێڵاوەکە خۆی ناگرێت لێژە منیش وامە پێهاتەوە ئیتر کەوشی تاقەتم یعنی پێڵاوی تاقەتم خەریک بۆ ئیتر تیرەکەی لە یەک ئەبچرا وەلە تاکو لە پرشکی ئەستەرێ بە ئەم مەفهومە لەم شێرا پرە جالبە لە ئەوجی ناومێدیە یەکسەر ئومێدێک پیا بێ یعنی ئەم تەزادە ئەم دیالێکتیکە هەیە لەم شێرا بەڵامی تر تاریکیم پێ نابڕا تیرەی پێڵاوی تاقەتم خەریک بوو لە یەک ئەبچرا تاکو لە پرشکی ئەستێرەی بەیان پەردەی ڕەشی شەوی تاخوارە دادڕی واقعاً وەختێک لە کوردیا گۆرانەیەکە ئەڵێت باشە و بڕوا سەحەر بێت سەحەر ناوی کەنیشکێشە فوق العادە ئیلهام بەخشە یعنی وەختی سەحەریەت وانییە گۆشەیەک لە دنیا ڕۆشن بکاتەوە یەکسرە تەواوی دنیا ڕۆشن نەکاتەوە یعنی ئەو پەردەی ڕەشیشەوە بە کولی ئەدات لاوە دادڕێ پەردەی ڕەشی شەوی تاخوارێ دادڕی تاوێکی زۆری پێنش و تاوی شەڵات ئەستێرەی بەیان بەر لە خۆرەتاوە یعنی ئەوە کە پێڵن سەحەر وەختێک تێت هێشتا خۆرەتاو دوای ئەوە تێت مدەتە تو لە کێشە تا خۆرەتاو تلوعەکە ولی وەختە خۆرەتاو تلوعەکە ئیتر ئەوە فوق العادە خۆشەیت تاوێکی زۆری پێنەچ و تاویش هەڵات پڕنەشئەتر لە سەد بادەی کەلەتە زێن یعنی ئەم خۆرەتاوە وەختێک هەڵتێت نەشئەیە کە ئەیدا بە بەشەر لە سەد شەرابی کەلەتە زێن نەشەکەی قەویترە ناوچاوی گرژی شاخەکانی کردەوە بە ماچێکی تاسشکێن تەبەن وەختێک خۆرەتاوە هەڵتێت ئەوەڵ دەفعادا لە کێفەکانی تر ئەو کێفانە تا ئەو وەختە ناوچاویان گرژ بووە ولی وەختێک خۆرەتاو لیانەدا خۆرەتاو دانەدانە ماچیانەکە بە ماچێکی تاسشکێن ئەو ناوچاوی گرژی شاخەکان ئەکاتەوە یعنی بلەخەرە ئەم ڕەنج و عەزاب و شەو و تاریکیە و ئەم هەوڵدانە بۆ بگەی بە لووتکە ئامان ئیتر بە هەدەفی بە ئەنتهای خۆیەکەیە ئەژە منیش لە سێبەری لووتکەی ئامانجمدا تاوێک نووسم یعنی گەیشتوم بە قولەی ئارزووکەم و لەوێ ئیسلاحەتم کرد تاوێک نووسم کاتێک کە چاوم هەڵبڕی دوای ئەو کە تاوێک نووسەوە خود چونکە بۆ نەچوو بۆ لێ بخەوێ وەلێ تر ئیسلاحەتی کردو وەختێ چاوی کردوتۆ ئەوە تۆ بووی لە سەرینم ئەی نۆبووکی جوانی ئاواتی شیرینم سەرمت گرتبووە سەر باسک سەری منە نەبوو سەر باسکی خۆت بازووی خۆت
بە دەست و پەنجۆڵەی ناسک ئارەقی تەوێڵمە دەسڕیت. ئەمە فۆقڵعادە جالبە. ئینسانێک کە ئەم گشتە ئەو شەوە تەلاشی کردو تا بلەخە گەشت و بە خولەی ئەو کێفی ئارەدوی خۆیان وەلێتە تەواوی ناوچاوی پڕ بووە لە ئارەق و تەسەورەکە کە خۆشەویستەکەی لەم لەحزا هاتووە سەری ئەوی ناوتە سەر بادووی خۆی و بە دەست و پەنجۆڵەی ناسکی ئارەقی تەوێڵی ئەسرە. ئەمە تولی کێشا وەڵامیتە تقریبا مورد بە مورد شەرحمدا معناکانی دەست و چاوە خۆش بێت. دەست من و بەهەرحاڵ بانگەواز و کاکەڕەزا و چاوە وەزیفانەوەیە ئەم خزمەتە بە نەسی جوان بکەن کە شێرەکان شەرح بدەن بۆ کە بە ئاسانی بتوان حاڵی بن. وە خەن لەزەت بردن لە شێر بە نەزەری من یەکێک لە گەورەترین لەزەتەکانی زیندگیە و لە ئەوەڵی بەشەریەتەوە لە وەختێک و کە زوان بەشەر زوانی اختراع کردو هەتا ئەمڕۆ ئەم شەوقی شێعر دۆستی زیایی کردو کەمی نەکردووە. ئایسیشی دەگینە ئاخر وەختەکەمان بەرنامەکەمان. بەهەرحاڵ بازم دەورێتتر تەشەکورەکەم لە حضورتان لە تەوزیحتان و خوێندنەوەی شارەکەتان. دەست و چاوتان خۆش بێت. تا بەرنامەی بەعدی ئەگەینەوە خەومەتان گلای هەوشەتانتان بێت و شەو ڕۆژێ خۆشتان بێت. لایەوە خۆش. ئێوەش هەر تەندروست و شاد بن بێوەی بن.